مدیری تەلەڤیزۆن هەبووە تفی کردوتە ناو چاوی ڕۆژنامەنووس. پەشیمانی لەو بەریەکەوتنانەی کات بوو لەگەڵ خاڵی خۆش بوو دکتۆر نەجمەندی هەنیەوە زۆر قورس تۆ ڕێ بە تیرۆریستێکی وەک داعش بدەی لە ڕێگای مایکەکەەوە قسەت بۆ بکات. کاری مرۆیی زۆر لە کاری پەیامنێری گەورەترە. هیچ کات بۆ جەنابەت زانیاریەکت گوت بێ کە بۆتە هۆی مەترسی لەسەر پێشمەرگە لە هەر ڕووداوێکە پێشمەرگەیەک بەهۆی منەوە پەنجەیەکی خوێنی لێ هاتبێ ئامادەم باجەکەی بدەم لە ڕووی یاساییەوە لە هەرچی ڕۆیەکەوە بێت. لە ڕووداوەکانی مانجی ئۆکتۆبەر کە ڕوویدا لە کەرکووک دیمەنێک زۆر بەربڵاو بوو هەموو گیانی خوێن بوو هاوارێک کرد بۆ باوک ئەیتوەرم باوکم ڕزگار. بەزام 2 ڕۆژ بوو منداڵەکەت لەدایک بوو چوویتە ڕزگارکردنی مووسڵ. بابەتەکە پەیوەندی بە عشقی ڕۆژنامەنووسە بۆ ئیشەکە. من 3 ڕۆژ بوو زەواجیم کرد و دەستم بە ئیشی ڕۆژنامەنووسی کردەوە. وەبزانم لە تورکیاش دەستگیر کراوی ئەوەی کە تحقیق لەگەڵا کردم کەسێکی کورد بوو. کاکوونەر پۆدکاستەکەمان ناوی دەرزی و داوە ڕەنگە لەو میوانانەی کە هێنابم بۆ هەمیان تایبەتتر بۆ تۆ بێتن ناوەکەی بەهۆی ئەوەی کە وابزانم کاری خەیاتیت کردووە لە باکشتەوە بۆتەوە ماوەتەوە پەیوەندی چێ لەگەڵ دەرزی و داوە؟ وەڵاهی وەکو ناوەکە ناوێکی جوانە. دواتر من خۆی شەمەر لە مناڵیەوە لەگەڵ باوکمە کاری خەیاتیم کردووە و تاو کاتێ وەکو وەستایەک. دواتر ماوەیەکیش لە تورکیا ژیاوم لەوێ لەو مەعمەلانە کاری خەیاتیم کردووە و پیشەیەکی زۆریش باشە چونکە بە تایبەتی ئینسان ئەکە چێتە شوێنێک سەن بە تایبەتی لە دەرەوە تۆ بچیتە دەرەوە لە هەر شوێنێک بێت ڕەنگە ئەو بڕوانامەی کاتە نەتوانێت بتخاتە سەرکارێ بەڵام خەیاتیە هەر پیشەیەکی تر ئەتوانی لەوێ کاری پێ بکەیت لە هەر شوێنێک. یاین جگە لە چنینی بەڵگە فیلمەکان دەتوانی جلوبەرجی کوردیشمان دووری و زۆر جار کە جلوبەر کە دوورم یعنی بە تایبەتی ئەچمەوە بۆ لای باوکم خۆم جلوبەر کە خۆمە دوورم. وابزانم یەکەم دەرکەوتنت بە شێوەیەکی دیار سەرتا لە کەناڵی KNN بوو ئەو کاتە وەک پەیامنێر بوو هەروە بزانم لە شوێنی کەرکووک دووس خوڕمات و لەو شوێنانە بە دەرکەوتی ئەو کات جەنگ و شتیوان نەبوو و دەرکەوتنی شت بەو شێوەی ئێستا نەبوو. زۆر کەس باز لەوە دەکەن جەنگ بووە هۆکاری ئەوەی کاکوونەر بە شێوەیەکی بەرچاو بە دیار بکەویتن. کاک بۆتا من هەر لە مناڵی وەکو ئەوەی ئەڵێن من هەر لەگەڵ جەنگا گەورە بووم ینی من تەمەنم 5 ساڵ بووە لەوێ لە خوڕمات و حکوومەتی بەحس و پێشمەرگە و ڕاپەڕین ئەو بابەتانی بەسەرهات لە 5 ساڵیەوە من لەگەڵ جەنگا گەورە بووم. ئیتر هەموو وەحداسانەی کە لە مناڵیەوە کە لەگەڵ زاکری منا گەورە بوونە بابەتی جەنگ بووە. دواتر لە KNNیش هەنگاوی یەکەمی من بوو لەوێ وەکو میدیای بینراو لەوێش هەر ڕۆماڵی جەنگم کردووە. هەنی ڕۆژوا بوو لە کەرکووک 5 تەقینەوە بوو و لە هەمان کاتە من قوتابی زانکۆ بووم. لە یادمە ڕۆژێکیان بۆ زانکۆ چوم تەقینەوەیەک بوو لە پێش بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیسی کەرکووک. تەلەفۆنم بۆ کامێرەمانەکە وتم تۆ بڕۆ بۆ منش دێم بۆوێ ئایا وازم لە داوامی زانکۆ هێنا چوومەوێ تر تەقینەوەی یەکەم بوو چەند خولێکی تری بەسەرا چوو بوو تەقینەوەیکی تریش بوو خەڵک چوو بۆ سەر ئەو تەرموشتانە ئەوەندەی تر خەڵکوژە 250 کەس شەهید و بریندار بوو لەو تەقینەوەی ئەوەی پێش پۆلیس. ئێستا دائیرەی ئیتسالاتە پێم وابێ گەیاندن و گواستنەوە شتێکی وایە و دائیرەیە ئەو جار لەوێ یعنی بۆ یەکەم جار من بینیم ئەوە هەموو تەرمە لەوێ کەوتووە و دواتر کامێرەمانە کاتێک سەر دەستمان بە ڕووماڵی ڕووداوەکە کرد. دواتر خەڵک ڕخنەیەکی زۆری لەوە گرتو بۆچی و پەیامنێرە بە بۆین باخەوە دەرکەوتووە بە پانتۆڵ و چاکەت و چۆتە شوێنێکی ئاوانە ئەبێ بوو ینی خەڵکەوەی لەبیر نەبوو بابەتی کە من بەرەوزانکۆ چوم دواتر چوومە سەر ڕووداوێکە هەمووی شەهید و بریندار و خەڵکێکی زۆر لەوێ بوو. ئەوجا بۆ یەکەم جاریش لەوێ ینی کە ئەو حسم بۆ دروست بوو کە کاری مرۆیی زۆر لە کاری پەیامنێری گەورەترە دەست دەگەڵ بازم لە ئیشی ڕووماڵەکە هێنام سەور دەستی بە تەسویر و شت کرد و ئەوانە کرد ئەو ئێمە لەگەڵ چەند برادێکی ترا دەستمان بە گواستنەوەی شەهید و بریندارەکان کرد.
کاکوونەر نازان پێت بڵێم ڕۆژنامە نووسێکی بێلایەن یان ڕۆژنامە نووسێکی کوردیتم کە لە چەند شوێن بینیم باسی ئەوت کرد بوو کە ڕۆژنامە نووس نابێت دەربارەی نەتەوەکەی بێلایەن بێ لە هەر شوێنێک کە دەرکەوت شتێک هەستی پێکرد دژی نەتەوەیەکەیەتی دەبی بێلایانی خۆی لە دەست بدا و لەسەر مافی نەتەوەکەی خۆی بەجواب بێت. تاوانەوە پرسیارە لە ڕۆژنامە نووسێکی بولغاری لە چاوپێکەوتنێکە هەمان پرسیاری دەکردم. طبعا تۆ کە بابەتە چێتە سەر نەتەوە ئیتر تۆ سەر ینی ئەوێ سەر بە نەتەوەکەتی پێویست بەوە ناکات تۆ ینی بێلایەنی و کاتە هیچ مانایەکی نییە. بەڵام لە بابەتی ڕووماڵ و ناوخۆیی و بابەتی حیزبی بوونەوەانە ینی ڕۆژنامە نووس نابێ هیچ کات من خۆی وایە بینم سەر بەلایەنێکی سیاسی یاخود هیچ نەبێ نابێ ڕنگدانەوەی سیاسی لە ناو راپۆرتی ڕۆژنامە نووسیانە ناو بەداداچوونی ڕۆژنامە نووسە هەستی پێ بکرێت. ئەو کاتێک کە لە ڕوودا بووی و دکتۆر نەجمەدین خوا لێ خۆش بوو پارێزگاری کەرکووک بوو بەریکەوتنی زۆر هەبوو لە نێوانتان بە تایبەت تا گەیشتەوەی لە کۆنگرا بەس داوای کرد تۆ بچیتە دەرەوەی کۆنگرەکەەوە بەردەوامی بە کۆنگرەکەی بدات. ئێستا هەستت چییە بەرامبەر ئەو کارانەی پێشتر کە ڕوویدا و ئەو پرسانەی گەندەڵی کە جوڵان تویان پرسیارت دەربارەی دەکرد ئێستا شەمان تێڕوانینێتەیە؟ هەمان تێڕوانین هەندێک جاریش تێڕوانینەکان گەورەتر و ینی کاردانەوەکان زیاترن. بۆ نمونە لە پرسێکی وەکو کەرکووکە ئەگەر بەرپرسێک لە بابەتێکی گەندەڵیت بەشدار بێت تاوانەکەی زۆر لەوە گەورەترە بەلای منەوە کە عەرەبێکەوە بکە، چونکە بابەتی کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان زۆر جیاواز. بەرپرسێک کە ئەچێتەوە بۆ خزمەتکردنی خەڵکە چێتەوە لە کۆتایەکەیە کە لە پرسی گەندەڵیە بەشدارە بێ ئەمە خیانەتە لە نیشتیمانەکەی، خیانەتە بە تایبەتی لە ناوچەدا بڕێنراوەکان. کورد پێویستی بەوەیە کە ڕوویەکی جوانتر سیاسەتێکی باشتر پیشانی ئەو خەڵکە بدا بە تایبەتی بەرامبەر بە عەرەب بەرامبەر بە تورکمان. بەداخەوە لە ڕابردووەوە هەبووە ئێستا کارەساتەکە زۆر گەورەتریشە. ئەو لایەن عەرەبیانە خۆیان بەشدارن لەو پرسی گەندەڵیە و کوردیش بووە بەشێک لەو بابەتە و ئێستا چاوی ئەعلامیش و ڕاگەیاندنەکان لەسەر بابەتی گەندەڵی نەماوە. هەفتەی ڕابردوو بەرپرسی کورد گیراوە لەسەر بابەتی گەندەڵی لە کەرکووک. ینی پەشیمانی لەو بەریەکەوتنانەی کات بوو لەگەڵ خوا لێ خۆش بوو دکتۆر نەجمەدین؟ نا لە بابەتی گەندەڵیە نابێ، ینی بابەتی گەندەڵی پەیوەندی نەبە ینی خۆماوەکو کورد تەماشای بکەین ئەبێ ئەمە خۆمان پێش نەتەوەکانی تر خۆمان هەوڵی ڕێگریکردن لەوە بدەین. نازانم لە کوردستان بابەتەکە جیاوازترە لە ناوچەدا بڕێنراوەکان بەبەستمەوە نییە من لێرە بیانۆ بهێنمەوە. ئێرەش بڵێن لە هەرێمی کوردستانیش ئەگەر لە ڕوان نەتەوەیەکەوە تەماشای بکەیت کە کوردستان چەند مەترسی لەسرە و چەند چاوی دنیای لەسرە و چەند نەیار و ئەوانە لە پلاندان بۆ تێکدانی ئەو ئەزمونەی کە دروست بووە ئەوەی کە لێرەش گەندەڵیەکە هەر بە هەماشەوە چێتە قاڵبی خیانەتی نیشتیمانیەوە، چونکە تۆ نیشتان نەبوویتە بە دەوڵەت. اینجا بابینە سەر بابەتی شەڕ بە تایبەت شەڕی داعش کە وای کرد کاکوونەر ببێت تا ڕۆژنامە نووسێکی جیانی و لە جیان ببیندرێ بە تایبەت ئەو دیمەنەی کە قسە لەگەڵ داعشەکان دەکرد. چۆن بوو ئەوە ڕوویدا کە قسە لەگەڵ داعشێک بکەی و مایکەکەی ببیتە لای و خۆت بچیە لای و قسەی لەگەڵ بکەی؟ کاک بۆ تازایی چۆن بابەتێکەیە ینی ڕۆژنامە نووس کە ئەچێ ڕووماڵی شتێکەکە بە تایبەتی بابەتی جەنگ پرسیارەکەی تۆش لەسەرەوەی کە ڕووماڵی ڕووداوێکی جەنگیەکەی تۆ لەوێ وەکو فەرماندەیەکی سەربازی میدیاکە دەرەکەوی ئەبێ ئەوەندە خیبرە و باگراوندت هەبێ لەسەر ئەو هەنگاوانەی کە ئینی ئەو ڕووداوانەی کە هەیە خوێندنەوەت بۆ دۆخەکە هەبێ. ئێمە کە چوینەوێ وەسا ڕەسوڵ لەوێ بوو بەرپرسی میحوەری باشووری هێزی پێشمەرگە داعشەکانیشمان بینی و پێشمەرگەیش لەم دیوە سەنگەری داناوە، یعنی یەکتر بینین هەبوو ئەوە نەبێ بڵین لە حاڵەتی جەنگابن کاتە بەریەکەوتنی پێشمەرگ داعشیش نەبوو لە شوێنی تر مەسەلەن داعش فشاری زۆر لەسەر بوو لە مووسڵ لە تکریت لە مەنطقەکانی تر لە ئەمبار فشاری زۆر لەسەر بوو لەو کاتێ نەی ئەویست بەرەی پێشمەرگە شەڕی پێشمەرگە لە خۆی بکاتەوە ئەگەر نا پلانەکە هەبوو بۆ هێرشی سەر سەنگەرەکانی پێشمەرگە.
لەو کاتێ لەگەڵ وەستا ڕەسوول قسەم کردیم هەندێک تەسویرمان کرد وەستا ڕەسوول بانگی کردم وتی نابێ لەم ناوە تەسویر کرد چم بۆچی وتی نابێ و کوا کامێرەمانەکە چمەوە تەلێ کامێرەمانەکەت بانکە و با بڕۆینەوە تەوا لێم فێڵێکم کرد فێڵەکەیشانی تۆزێک نازانم لە قاڵبی بابەتی ڕۆژنامە نووسێ گونجاوایان نا وەستا ڕەسوول بە سیارەکەی چوو ئەبووە ئێمەش مەسەرەن سیارەکەمان داگیرسان دوای بکەوتینایە ئێمە من نەچووم لەگەڵی دواترەوە پێشمەرگانە وتیان کووە وەستا ڕەسوول وتی چی وتم وتوێتی بڕۆن ئیشی خۆتان بکەن ئەیسر لەو کاتێ لەگەڵ داعشەکانە قسەم کرد پێشەوەی بچم ئەمە بێم قسەتان لەگەڵا بکەم تانە سەر تەلەفۆنەکەین بە ئیشارە و شتوانە دەنگیان زۆر ئەوە بوو کەمێک دوور بوو ئیتر من چاوەڕێەوەم نەکرد جوابی تەلەفۆن چی ئەبێ و چی نابێەوە لەگەڵ و پێشمەرگانەیە دابەزیم لە ساترەکەەوە چوومە ئەو نێوەندە ئەو پردەیش دواتر دەرکەوت کە چێنتی ڕێژ کرابوو ئەو کاتە زۆرێک لە ببوورە شتێکم لەبیر چوو ینی مەبەستەکەی منەوە بوو کە ڕۆژنامەنووس لە شوێنی خۆی لەو ڕووداوە ینی لە کاتی ڕووماڵەکانە دەوری فەرماندەیەکی سەربازیە بینێ من لەوێ خوێندنەوەی من بۆ ئەوە بوو ینی لە بینی ئەو پردەیە داعش شەیتوانی بە ئاسانی من بکوژێ بەڵام لەوێدا هەڵەیەکی گەورەی سەربازیان نەکرد کە پێشمەرگە خۆی لە سەنگەرایە و سەنگەری داکوتاوە ئەوان لە دەرەوەن و سەرقاڵی سەنگەر سازین داعش پێشمەرگەی توانی لەو کاتێ مەسەرەن 15 بۆ 20 بۆ 30 داعش بکوژێ ینی ئەوانیش جورئەتی ئەو هەڵە سەربازیان نەبوو زۆرێک لە ڕۆژنامە نووسە ئەکادیمیەکان دەڵێن ئەو کارە نەک هەڵەیە بگیرە تاوانێکی زۆر گەورەشە تۆ ڕێ بە تیرۆریستێکی وەک داعش بدەی لە ڕێگای مایکەکەوە قسەت بۆ بکە ڕای تۆ چیە دەربارەیەوە ڕووداوەکە دروست بوو ئەو دەرکەوتنی داعشوانە ئەو کاتە خەڵکەی ویست ڕێی داعش بزانمانە بۆچی هاتوون بە تەمای چین پلانیان چییە و داعشەوەی کە ئەبینرا تەنها لە میدیای خۆیە بوو کوشتون سەربڕین یەکەم جار بوو کە لە ڕێگای میدیای یەکەم جار بوو لە ڕێگای میدیا بزەبت ڕۆژنامەنووسێک نزیک بێتەوە نزیکی 10 متر بۆ 15 مترێکمان فەرق بوو و ئەوە یەکەم نزیک بوونەوە و دوای 16 ئۆکتۆبەریش زۆر شتی تر هەبوو کاکوونەر لە بەتایبەت لە کاتی شەڕی داعش زۆر ئەومان دەبینی ڕۆژنامە نووسەکان زانیاری ئاوایان دەدە کە دەبووە هۆی مەترسی لەسەر پێشمەرگە لەسەر بابەتی نیشتیمانی هیچ کات بۆ جەنابەت زانیاریەکت دابێت یاخود لە کاتی ڕووماڵی ڕاستەوخۆ زانیاریەکت گوتبێ کە بۆتە هۆی مەترسی لەسەر پێشمەرگە بەس بە ئەوی کە خێرابیت و پێشی میدیاکانی کە بکەیت ئەوە بەشێکی زۆر لەو تاوانە میدیاکان لێ بەرپرسیار ئێمە ینی ئەو هەموو خەڵکەوە هەموو ڕۆژنامەنووسە نێردراوە بەرەی جەنگ بەبێ ئەوەی هیچ ڕاهێنانێک بە ڕۆژنامەنووسان بکرێت لەسەر شێواز و ڕۆماڵی جەنگ هیچ نەکرا من تەنهاوی بینیومە خولێکی ئیسعاف فەوریە چۆن خۆت تیمارەکە یا ئەو تیمەی کە لەگەڵ تایە چۆن تیماریانەکەی هەر ئەوەم بینیوانی غیریەوە شتێکی تر بۆ ڕۆژنامەنووس خولێک بۆ ڕۆژنامەنووس نەکراوەتەوە ینی بە دەرەجەیەکە میدیاکان لێ بەرپرسیارن ئەوانەی کە میدیای کوردیە بن بڕێەوە بە دەرەجەیەکەم ئەوان لێ بەرپرسانە هەموو خەڵکیان ناردە بەرەی جەنگ ئەمە یەک دووهەم چونکە زۆر جار بەرپرسی تەلەڤیزیۆن هەبووە تەلەفۆنی بۆ کامێرەمان کردووە بۆ پەیامنێر کردووە خۆی بەسەرا تووڕە کردووە تۆ ترسنۆکی تۆ ناتوانانی بچیتە پێشەوە تۆ هیچی تیا بەسەر نییە یعنی ئەمە هەموو ئەمانە هەبووە دواتر هەرە و بەرپرسانە هاتوونە باسان لە سەلامەتی گیانی ڕۆژنامەنووس کردووە و ئەبێ ڕۆژنامەنووس خۆی بپارێزێت و تان نزیکی کۆتایی جەنگی داعشیش ئەو کات بابەتی درع و خوزە هین کرا بەسەر ڕۆژنامەنووسە سەپێنرا ئەبێ ئیلا لەبەریکی ئەگەرنا هیچ ئامادەکاریەک نەکرابووە و بەداخەوە ڕۆژنامەنووسیشە بووە کە بووەتە هۆکاری شەهیدبوونی پێشمەرگە من ئێستا لێرەوە ئەڵێم من ئامادەم ئەگەر هەر لە هەر ڕووداوێکە پێشمەرگەیەک بەهۆی منەوە پەنجەیەکی خوێنی لێ هاتبێ ئامادەم باجەکەی بدەم لە ڕووی یاساییەوە لە هەرچی ڕۆیەکەوە بێت و هیچ کات ئەو بەردەوامە و خاڵم لەبەر چاو گرتووە و لە هیچ ڕووداوێکشا پێشمەرگەیەک بەهۆی منەوە بریندار نەبووە یاخود ڕووداوێکی لەو شێوەیە نەبووە بەڵام بەداخەوە ڕۆژنامەنووسە بۆ پێشمەرگی هێناوەتە سەر ساتر داعش شەهیدی کردووە بۆ ئەوەی سیناریۆیەکی پێ بکە یاخود تەسویرێکی پێ بکە شتێکی پێ بکە
وأبي مثلا هم للرابردو أبوايا حبوايا مثلا وزارتي بيشمرقة تحقيقي لم بابتانا بكرد بايا وخۆشم من چەند جار لەگەڵ وەزارەتی پێشمەرگە قسەم کرد کە شتێک دروست بکرێ لەسەر چۆنەتی ڕۆماڵی جەنگ، یعنی هەندێک پرانسیب هەبێ، هەندێک خاڵ هەبێ مەسەلەن ڕۆژنامەنووس لەوانە تێن نەپەڕێ. ئێستا ئێمە ڕۆماڵی جەنگی ئۆکرانیا و رووسیا بینین، ئەی تۆ ئەو ڤیددیوانە بڵاوە بێتەوە ئەوانەی کە لە دەستگای هەواڵگیریەکانی ئەو وڵاتانە دش بە یەک ناتوانێت یەک خاڵێکی لێ ببینەوە، هەموو وێنەکان بە کلۆز گیراوە، هەموو ئەو شوێنانی کە باگراوندی تێیە داپۆشراوە، ینی ناتوانانی خانوویەک نبینی، دارێک نبینی، شتێک نبینی کە نیشانەیەک بێت بۆ دوژمن بتوانێت بیکاتە ئامانج. بەس ڕوودا و تراژیەکانی شەردەگوازێتەوە ڕووداوی تراژیدی جیای، بەڵام بابەتی سەنگەر جیاوازە. ینی ئێمە لە ناوچەیەکین بەردەوام لە سیراع و ململانی و شەڕ و ئەوەیە، ینی ئێستاش نەچوە بچێ ئەبێ بیر لەو بابەتانە بکرێتەوە، ینی خولی ڕۆژنامەوانیە، دواترە و لایەنە بەرپرسانی حکوومەتە بێ ئەم بابەتانە لەبەر چاو بگیرە. خوێنت گەرمەوە و گەرمیانیشی جارێک زۆربەی جارەکان نزیک بیەوە لە مەرگ، بە تایبەت ئەو جارێک کە 5 مەتر وابزانم نزیک بوو لەوەی کە ئەو کاتەی داعشێک بۆمبێکی چێنراوی پێوە بۆ خۆی تەقاندەوە، وابزانم لەگەڵ پۆلیسی عێراقی بووی ئەو کاتە چۆن بۆ ڕووداوە و چه هەستێکی شتە بوو. بەرەبەیان چوینە مووسڵ، لەوێ قیادەی عەمەلیات هەبوو، لەوێ ڕۆژنامەنووس چاوەڕێیە کرد بۆەوەی پۆلیسی فیدراڵی ڕۆژنامەنووسانی کۆ کردەوە، ناوی ئەنووسیت لە یەک کاتە هەمووی ئەبرا بۆ مووسڵ. ئەین لەو کاتە من لە سیارەکەدا بەزیم گوێم لە دەنگی تەقە بوو، ئیتر وتمە و تەقەشتانە بۆ ئێرە دێوتیان دوورە، زۆری پێنەچوو نزیک بووە تەقەکان. ئیتر دوای زۆری پێنەچوو هەموو قیادی عەمەلیات کەوتە ئینزارەوە، دەرکەوت دووسێ داعش هجومیان 5 داعش هجومیان هێنا بوو لە کاتێکا کە ئیتر مووسڵ بەرەو کۆتایەکە یەچوو. لەو کاتێک ترمە لەگەڵ جەماعەتی شورتەی ئیتحادیە چوینە ئەو گژوگیا و کۆمەڵێ ئەوە هەبوو ناوچێدا پۆشرا بوو بە سەوزایی، دەستیان بە هێرش کرد، هلیکۆپتەر هەستا، کێشەکە لەوە بوو هێزەکە لە دوو لە هێرشیانە کرد، هەندێک جار وای لێ هات فیشەکی و دوو هێزە نزیکێک ئەکەوتەوە. ئیتر داعشێکیان خۆی تەقانەوە، یەک دوانێکیان هەڵاتن لە شوێنی دوورتر کوژران. یعنی من لە هێڵی پێشەوە بووم لەگەڵ ئەو 4-5 پۆلیسی فیدراڵی، من لە نزیک تەپەیەکی زۆر بچووک بووم، یەکێکیان تۆزێ دەرچوو تەقەیەکی کردوتیەوە کوشتم، ئیتر کە دیار بوو بریندار بوو، کە بریندار بوو یەکسەر خۆی کردبوو بە کەمین، ئەو هێزانە نزیک بوونەوە لێ، کە نزیک بوونەوە ئیتر لەگەڵ نزیک بوونەوە من هەستم بە حرەکەی دەستی کرد، کە هەستم بە حرەکەی دەستی کرد ینی ئەوەندە کە قسەکەم تەواو نەکرد بڵێ ماوە ئێشتاکە ماوە زیندووە داعشەکە خۆی تەقاندەوە. پێم وابێ کەسێک شەهید بوو، 13-14 کەسی تر بریندار بوو لەو ڕووداوەیە. لە ڕووداوی تەقینەوەکۆ بزانام یەک کەس بریندار بوو، کەس نەکوژ، ئەوەی کە دواتر داعشەکە کە نەنەجگەلای پێوە بوو. پۆلیسی فیدراڵی دواتر هەموو ئینەکانی لێوەرگرتینەوە، میمۆری شتەکانی لێوەرگرتینەوە، هەمویان سڕێەوە، هەرچی ئەو ڤیددیۆ و تەسویر و ئەوانەمان هەبوو ئەو ڕۆژە لیان وەرگرتینەوە. دوایەوە کە داعشەکە خۆی تەقانەوە لەوێ، من دوای ئەو هێزە کەوتم کە چوون بۆ ڕووماڵ بۆ کێوماڵکردنی ئەو مەنتیقانە، بزان چی دیکەماوە، هەموو ڕۆژنامەنووسەکانیان ڕاگرت بوو، تەلەفۆنیشان بۆ منەکرد، من دامەخستەوە، دوایی چوومەوە هەموو ڕۆژنامەنووسەکان ڕاگرت وتیان هەتا ئەو کوڕە لێ تەسویری کردووە ئەبێ ئەویش بێتەوە، کامیرەکە بێنە هەموویە سڕینەوە، هەموو تەسویرانە سڕایەوە. دوای کە سڕایەوە تەلەفۆنم بۆ بەشی تەکنیک کرد، وتیان میمۆریەکان بێننەوە، بەس هیچی لەسەر تەسویر مەکەنەوە، ئەتوانین بهێنینەوە. تر میمۆریەکانمان بردەوە و ڤیددیویانیان هێنایەوە. لەسەر و بەندی ڕیفراندۆم وەبزانم هەر لە کەرکووک بوویت؟ بەڵێ، بەس ببوورەوەم لەبیر چوو، ینی لە کاتی تەقینەوەکە پارچەی گیانی ئەو داعشە لەسەر کامێرەکەی من بوو. چه هەستێک بۆ ئەو کاتە لەسەر و بەندی ڕیفراندۆم کە خۆت ڕووماڵی ئەو ڕووداوت دەکرد؟ وەڵی ڕیفراندۆم ینی بابەتێک نییە، نە لە ڕابردوو کە هەبوون ئێستاش ئەگەر قسە و باسی لەسەر بگرێت هیچ کەسێک توانێت
لی پەشیمان بێت و هەستێکی زۆریش خۆش بوو بە تایبەتی لە منە ڕۆژە لە خورمات و ڕۆماڵمە کرد لەو منتیقەیە بەردەوام سیراعی ململانی نەتەوەی هەیە لە بینی کورد و تورکمانە کورد و لایەنی حەشدی شعبیە پێشتر لێ دوو بەریەکەوتنی گەورە هەبوو یعنی چەکداری لە نێوان حەشد و کووردە هەستێکی زۆر تایبەت بوو لەوێ کورد هەنگاوێکەنێ بەرەو پێشەوە لە ڕووداوەکانی مانجی ئۆکتۆبەر کە ڕوویدا لە کەرکووک دیمەنێک زۆر بەربڵاو بوو کاتێک کە تۆ دوو پێشمەرگە بریندار بوو ناو هەوڵ دەدەی لە شوێنی مەترسی بیانگوازیتەوە چۆن بۆ بڕیارەتدا کە بیر لە گیانی خۆت نەکەیەوە دوو پێشمەرگە ڕزگار بکەیت لەوێ کە ئینسحاب دەستی پێکرد لەو گەڕەکانە تر من چوومە ناو گەڕەکی کوردستان چوومە ناو ئەو گەڕەکەەوە ئەو گەڕەکە چونکە ینی گەڕێکی زیادە ڕۆیە تە دیار نییە لە کێوە دەرەچی ئەو مشکلەکەی بوو چین دووسێ گەڕێکمان کرد نەمازای لە کێوە دەرچین دواتر گەڕامەوە سەرجادە سەرەکیەکە گەشتمەوە سەرجادە سەرەکیەکە پێشەوەی بگەمە سەرجادەکە تر دەنگی تەقینەوە یەکەم بیست کە هاتمە سەرجادەکە بینیم دووکەڵ لە سارێک بەرز بێتەوە لێ نزیک بوومەوە سێکرد سێ کەس لەوێ بریندارن کەوتونە دانەیەکیان تۆزێ لە ئاگرەکە دوورتر بوو دوانە زۆر نزیک بوو لە ئاگرەکە کوڕوباوکێک و مامێک گەشتمە ئەوێ ینی ئەڕۆشتم هێواشاش خەریک بوو لە ڕووداوەکە تێپەڕۆم بەڵام کە بریندارەکەم بینی شوانە هاوارێک کرد یعنی ئەو هەموو گیانی خوێن بوو هاوارێک کرد بۆ باوک ئەیتوەرم باوکم ڕزگار کرد لەوێ لەو دەقەیە من کە ئەوەی کەوتە پێش چاوم باوکی شوانە هەنی دەموچاوی زۆر لە دەموچاوی مام مەچوو خوافوی کە پێش 2 ساڵ بە لێسەکانی دەستە تر لەوەیە منی ڕاگرت یعنی ئینسان هەموو شتێکم ڕاگرت لەوێ ئۆتۆمبیلەکەمدا وەستان لەو کاتەیە لاپتۆپێکم لە باوش بوو وێنەمە نار بۆ تەلەڤیزیۆن ینی ئەوەندە پەشۆکەم لاپتۆپەکەمدا کرد لەسەر شۆستەکە دامنا کە ینی شوێنی ئەوە نیە تۆ ئەچیزە و شتی خۆتی لێدانی دواتردا بەزینە و بریندارانەمان هین کرد بەهار کرد من 2 ڕۆژ نەخەوت بووم و ڕۆژێک شنانم نەخواردو بوو ینی لە ڕووی جەستەیەوە زۆر بێهێز بوو هەنی کە شوانم ڕاکێشا 2-3 جار بە زەویە کەوتم لە ڤیدۆکەیشە دیارە دواتر باوکی جاکە هیچ سیارەیەک نەبوو لەوێ باوکی بگوازینەوە خۆم سیارەیەکم پێ بوو زۆر هەوڵم دابی خەمە پێشەوە مامی بخینە ئەوێ باوکی لە سیارەکەمە جێی نەبوو هەندێک قەڵەو بوو و پێیشی بڕابەوە تقریبان بەردەوام خوێنی لێ ئەهات زۆر هاوارم کرد مەسەرن خەڵک بێ بەها نامانەوە ئەوە بێ دواتر لەوێ هەندێک پێشمەرگە و خەڵکی دیکە کە ئەوەیان بینی من بە تەنیا لەوێم و ئەوم بریندارە کەوتۆ لەوێ ئۆتۆمبیلێک هات بریندارەکانمان بار کرد و گواستمانەوە ینی لەو کاتە هیچ هەست بە ترز نەدەکرد بیر بۆ ترز نەدەچوو ئابەت یعنی هەر بەخەیاڵ هەر یعنی بیرم لەوە نەئەکردەوە کە من ناو شەڕ هیچ کات یعنی ئەو کاتە هیچ ئەوە بەخەیاڵمە نەهات دواتر گەڕامەوە ماڵەوە لەگەڵ سەرک ماڵی مامم لەوێن مامم بینیمی هەموو گیانم بە خوێنەوەی و ئیتر خێزانم ئەوانە یان پرسی چییە بریندار بوویتەوە ینی زۆر ئێویستاوە کوڕوونیکیتەوە وتم نا هەندێک بریندار وشمان گواستەوە و من سەلامەت تر لەوێ تەلەڤیزۆن تەلەفۆنیان بۆ کردم لەسەر ڕووداوانە تر هەندێک زانیاری شتمدا دواتر دەمتوانی بەردەوام بم لەبەر ئەو هەست و سۆز و هەموو ڕووداوانی کە بینیوتە و کەرکووکە و شارێ مەسەرەن تۆ
پێشمەرگە هەموو قوربانی لە پێناودا و ئێستا هەموو شتێک ڕادەست دەکرێتەوە هەنیەوە زۆر قورس دواتر سوار سیارە بووین و دەرچوین بۆی لە کەرکووک دەرچین گەشتینە دەرواز هاتنە دەرەوە لە کەرکووک زۆر درەنگ گەشتینە جا پێشەوەش هەندێک برادر تەلەفۆنیان بۆ کردم چیان کاکە لە کەرکووک دەرچوو چون بۆ چیان کاکە ئەوە هەیە بە دواتەوەن معلومات و شتەیە مەمێنە لێ گەشتینە دەروازە گەڕەکی یعنیەوە دەروازەی سلێمانی بۆ کەرکووکە گەڕەکی دەروازەی پێڵەن لەوێ من سیارەکەم سوڕانەوە بۆی بگەڕێمەوە تمام زۆر هەوڵیدا وتی با بچین سبینەوەرە لێەوە کەسێکم بینی ناوی بارق بوو فەرماندەی لیوای 36 ئامر فەوج بوو لیوای 36 فڕقەی مدەڕعی عێراقی بوو بارق لە مووسڵ من ڕووماڵم لەگەڵی کردووە بەردەوام شەو چەند شەو پێکەوە بووینە لە شەڕەکانە پێکەوە بووینە بارقم لەوێ بینی زۆر بێ ئەدەبانە زۆر بەبێ سلوبانە لەگەڵ و خەڵکیە تەعامولێ کرد لەگەڵەوە ڕێکناوی ئەو بارقم بیرکەوتەوە چیرۆکی ئەو بارقم بیرکەوتەوە کە لە سلێمانی لە کوردستان چۆن خەڵکی هازارداوە چۆن سوکاتی بە خەڵک کردو ینی سەردەمەکە ڕێک دیمەنەکان دیمەنی سەردەم بەعنی منە و کاتەم نەبینیوە وەسەوەی کە باسەکرا هەموو ئەو دیمەنانە دیمەنی سەردەمی بەعس هاتەوە پێشەوە کە چۆن سوکایەتی بە کوور دەکرا و چۆن ئەو خەڵکیان بەڕێە کردو ئەیزانێکی زۆر ناخۆش ئەو کاتە دە ڕۆژێک بوو خانوو دروست کرد بوو خانووی نوێ دە ڕۆژێک بوو چوو ناو خانووی خۆم ناو خانووەکەت خانووکەیان ڕوخاندی یان نان ڕوخان خانووەکە بەستر تقریبان 2 ساڵ نەچوومەوە ناوی دەستگیریش نەکرای هیچ لەو ڕووداوانەی کەرکووک لەو ڕووداوە دەستگیر نەکران بەڵام تر دواتر کە چوومەوە بۆ ڕووماڵ و ئەوە لە کەرکووک دەستگیر کرا حکومی دەستگیرکردنیشن نەبوو ماوەیەک دەنگۆیەوە بڵاو بوو کە ئەو حکومی دەستگیرکردنە پەیوەندی بە کۆمەڵێک ڕووداوە هەبوو زیارتی نانبوونی ئەو داعشانە بوو کە لە سنووری خورماتوو جێگیر کرابوون لە بینی هێزی پێشمەرگە و حەشدی شابیە بۆ ئەڵێم ینی بزەبت وشەی جێگیرکردن بەکارهێنم چونکە پێش 16 ئۆکتۆبەر و هێزە هێنرا بۆ ئەوێ ینی من نامەوێت بابەتی یاساییم لەسەرکەوێ ینی ڕەنگە بینەر لەوە تێبگامە بەستم چی هێنرانە ئەوێ ئەتر بوو بە خەڵی فاسڵ لە نێوان هێزی پێشمەرگە و سوپای عێراقی و حەشد و ئەوانە لە کاتی ڕزگارکردنی مووسڵ وابزانم 2 ڕۆژ بوو منداڵەکەت لەدایک بوو چوویتە ڕزگارکردنی مووسڵ چۆن توانین ئەو بڕیارە بدەیت کە 2 ڕۆژ منداڵەکە لەدایک ببێت بەجێ بێڵی وچیتە جەنگی مووسڵ زانیت چۆن خۆ بابەتەکە پەیوەندی بە عیشقی ڕۆژنامە نووسە بۆ ئیشەکەی خۆی من هەر ئەوەنە بابەتێکی ترێ مستەمڕ لە ماڵە درێتە چاومەوەیە کە من 3 ڕۆژ بوو زەواجم کرد و دەستم بە ئیشی ڕۆژنامە نووسی کردەوە یعنی پێم وتم با بابەتی گواستنەوەکە دوا بخرێت چونکە ئەوەیە ڕووماڵی هەڵبژاردن هەیە 2014 بوو بوتیانە چەند جوو بێ باشترە و تر دوایەوە من چوون بۆ ڕووماڵی هەڵبژاردنەوەوانە زۆری پێ نەچوو داعشی بەسەرهات بۆ ئەوەیش بە هەمان شێوە ینی بابەتەکە تۆ ناتوانانی لەو ڕووداوە گەرمانە دا ببڕی هۆکارەکەیەوە بوو چوومەوە بۆ ڕووماڵی شەڕی مووسڵ جگە لە مووسڵ و کەرکووک و خورماتوو بە شێوەیەکی بەرچاویش دیار دەکەوتی لە سووریا و بە تایبەت لە ڕۆژاوای کوردستان لە باغۆز لە سەرەکانی دەمەوێت باسی حەفری هوتامان بۆ بکەی وابزانم یەکەم میدیا بوون کاتێک پەیتان بە حەفری هوتا بردەوەی کە داعش تەرمەکانی لێک شوێن کۆ کرد چۆن بوو ئەو وەستەکە و شوێنەتان بینی ئەو هەموو تەرمەی لێ من ڤیدیۆکەم بینی بوو تەنها تر دوای چوومە ڕۆژاوا لەوێ پرسیارم کرد ڕۆژنامەنووسەکان وتیان لە گرێسیبی بوو پێم وا بێگەر هەڵە نەبوو لەوەیە ینی نەک بزەبت لەناو گرێسبی تقریبا نزیکی 15-20 کیلۆمەترێکە چی دەکەوێتە حدودی ڕقەوە تقریبا 35 بۆ 40 کیلۆمەتر لە ڕقەوە دوورە
لەوێ پرسییم یەک دوو ڕۆژنامەنووسی برادرم وتیانە لەوێ ئەوە شوێنەکەیەتی و بەو شێوەیە و ینی کەس نەچوو بۆ ڕۆماڵکردنی لێ ڕۆژنامەنووسانەی ڕۆژاوە تم بنەچمە ئەوێ وتیان ئەخە زۆر مەترسیدارە چونکە مەنتیقەیەکە نە هێزەکانی سووریا دیموکراتی چوونەتە ئەوێ نە داعش هاتووەتە ینی فاصلە خەتی فاصلە لە بینیانە وان وتیان داعشی شار کاتێ مەسەن کوژا و شتیە بێ هێنێ لێ فڕێدات ترێمە چوینەوێ لەگەڵ کاک بڵند و کاک سینان دنیا تۆزێک باران و ئەوە بوو ئەنی دەوروبەری حەفرەکە بڵین چاڵەکە تەڕ بوو لەسەرەوە کە ئەیبینی هەر بە نزیک بوونەوە لی مەترسیدارە ینی بچووکترین پێ هەڵخلیسکانی شتێکە بێت تۆ ئەکەویتەوە چاڵەوەی تر تەواو کەسیش نییە دەرت بێنێ هێوا شێواش نزیک بوونەوە منوتم دا ئابەزمە چمە چاڵەکەەوە ئەنی زیاتر بۆ ئەطرافی چاڵەکە ئاوە بەنی وەکو خولخولەکە تشتە خوارەوە ئیتر چاڵەکەی بڵند و سینان ڕێککەوتن وتیان بچێتە خوارەوە تەسویری ناکەین ئیتر هەردووگیان اتفاقیان کرد منش گۆپرۆیەکم پێ بوو گۆپڕۆکە مەڵگرت و چوومە خوارەوە هێواشەوەش چوونە خوارەوەکە تا ڕادێ ئاسان بوو هێواشەوەش چوومە خوارەوە تر چوومە خوارەوە هەموو ناوە جمجمە و ئێسک و شتی دنیای لێ بوو نزیکی چەند تەرم دەبەوەی کە لێ وەڵای هەرەوەی کە نەکەوتو بۆ ناو چاڵەکەەوە ینی نزیک چاڵەکەەوە کەوتبوو نزیکی 15 سەرمیتە بوو لەو منتیقەیە هەبوو هەر بە کراسەکەی خۆیەوە سەر و ملی پێچرا بوو کوژرا بوو لەوێ تەماشای جمجمەکانم کرد دیار بوو ینی فیشەک بە سەریانەوە هەبوو بە سینگیانەوە نرابوو دواتر چوومە خوارەوە تەسویرم کردوانە ویستم دەرچم کوڕێکیشمان لەگەڵا بوو ناوی هۆگر بوو هێزەکانی سووریا دیموکرات بیان پێیان داین وتیان با ئەوان لەگەڵت بن ئەو چەکدار بوو تیان ئەگەر شتێکە بێ تۆزێک فرای مۆزوعەکە بکە کێشەکە وێمە لە خوارەوە بووین ئەگەر داعش بەهات نایە سەرمان لەوێ هەموو شتێک کۆتایی پێ ئاهات ئیتر سینان تۆزێ ئازاری پشتی هەیە بڵندیش تۆزێ بەخۆیەوەیە هیچ شتێکشمان لەگەڵ خۆمان نەبردوو مەسەن کەم دەچمە ئەو چاڵەوە دواتر چۆن دەرەچم لێوارەکەشی ینی ئەگەر هینی بکەین بەو شێوە ینی ئەلێرەوە تۆ بێ سەرکەوی بێتە سەرەوە بەرحاڵانە جلوبەرکانم داکەن لەبەرخۆمە قەمسەڵەیەکم لەبەر بوو پێڵاوەکە و ئەوانە مەداکەم تو بۆی تۆزە بتوانم سەرکەوم سەرکەوتم بەس زۆر مەترسیەوە بکەومە خوارەوە هۆگر دەسی گرتم ئەو شەڕوانە و هەموو جارەچمەوە ڕۆژاوا پرسیارێکم نازانم لەکوێ حەزەکەم بیبینم سوپاسشی بکەم فرام کەوت لەو کاتێ ئەوزام هەر بە سووریا و ڕۆژاواش نەوەستای کاتێک جەنگ لە لیبیاش دروست و چیتە لیبیا هەستەکەم بابەتی دەستگیرکردنتانم بۆ باس بکەی کاتێک ئێوە دەستگیر کران لەوێ چۆن بوو چۆن دەستگیر کران ئێمە بە فەرمی چوونە لیبیا بابەتی فەرمیەکەش چی بوو فەرمیەکی مەترسیدار کۆنسۆلی لیبی لە بەغدا 2 مانگی پێچ و هەتا فیزەی پێدا لە کۆتایە وتیم فیزەتان پێێتم بەڵام هیچ مەسئولیەتێکتان ناڵاتن ئەوەرە مەترسیدارە و شەڕە و کەس بە کەس نێنێ هێز زۆرە لێ چووینەوێت چووینە سرت لە سرت و شارێکە محەممەد قەزافی تیا لەدایک بووە چووینە سەر ئەو لێواری ئەو ڕووباری کە لەوێ کۆمەڵێک هاوڵاتی مسری داعش لەوێ شەهیدی کردن کوژران لەوێ دواتر لە ناو خۆی سرتی شەڕێکی زۆر قورسە بوو لەگەڵ داعشە هەموو ئەوانەمان ڕووماڵ کرد و گەڕاینەوە پێشەوەی بگەینە پایتەخت نزیکەی 30 کیلۆمەترێک ما بوو بازگەیەک دانرا بوو لە بازگەکە ڕایان گرتین ڕاوەستان حەزب الوصول کەل و پەل و شتەکانیان پشکنی وتیانەوە خەڵکی کوێن توانێمە خەڵکی کوردستانی سەیری پاسپۆرت و شتەکانیان کرد و ئەوانە وتیان یەکێکیان هات جا بەس بازگەکە بازگەیەکی فەرمی نەبوو هەمووی خەڵکی دژداشەی لەبەر بوو هەبوو ینی جلەکانیان زۆر جلی سەربازی نەبوو دوو لە ڕووی بینەران نالیان لە پێ بوو ینی شتی ئاوە
ئیتر کە وتمان خەڵکی کوردستانی تۆزێ وجە نەزەریان گۆڕا یەکێکیان ها ئامر سەیتەرەکە هات ڕیشێکی درێژێ بوو جداشەیەک و نعلێکی لە پیا بوو وتی تو قتلت سەدام حوسێن ئێوە سەدام حوسێنتان کوشتووە بابەتەکە زۆر سەیروانی نازانی مناقەشە لەگەڵ کەسێکەکەی کە ناتوانانی هیچی پێ بڵێ نازانی چۆن وەڵامی بدەیتەوە تۆ ڕۆژنامە نووسێکی هیچ پەیوەندی بەتۆوە نییە و بابەتی نەتەوەیەک تەخاتە سەرشان تروتم لا احنا الصحفيين هما علينا بالموضوع روجنا نووسین حقمان بۆ بابەتانەوە نییە هەڵیان گرتین و تێنە ڵاتان بین تر موبایل و شتیان لێ وەرگرتین بەس کۆمپیوتەرمان پێما هەموو شتانیان لێ وەرگرتین و ئەجیزە و پارە و کامێرە و شتانە پێما بێ کامێرەیەکمان پێما بوو بەرەو سجن بردیانیان کە ئێمە کە گەیشتینە شوێنێک پێما بێت تاجورا بوو لە تاجورا کە نزیک بووینەوە هەر بەدوایە بزانام ئەم شوێنە کە ئێمە بۆ یەبرین شوێنی فەرمیە نافەرمیە چوینە نێو بەڕێوەبەرایەتی قیادەی عەمەلیات تاجورا تۆزە لێوێ هێور بووە یعنی وتم جەماعەتەوە شوێنەکەمان فەرمیە کاتە بڵند و کاک ئەحمەدم لەگەڵا بوو چەمە شوێنەکە فەرمیە و تا ڕادەیە ترسی نییە بردینیان لە سجنێک لە ژوورێک دایان ناین دەبلیوسیەکە هەر لە ناو خۆی بوو یەک ژوورێکی لێوێ ماینەوە چاوەڕوان بین مەسەرەن کەسێک بێت تحقیق بکا بڵێت چییە مۆزوعەکە چۆنەوە هێواشە حربی نەفسی دەستپێ کرد لەگەڵمانە کەس نەهات بەلامانەوە دەرگایان نەکردەوە یەک دوو دەبە ئەو لە ژوورەوە هەبوو هەر ئاوە بوو ئاویان بۆ نەهێناین نانیان بۆ نەهێناین ڕۆژێک تێپەڕ بوو کەس نەهات بەلامانە پەنجەرەیەکە بوو لە پەنجەرەکەم کردەوە ئەو دیوی پەنجەرەکە گەراجێک بوو ئیتر لەوێ هەر کەسێک تێ ئەپەڕی من لەوێ باسمە کرد بۆ ئێمە ڕۆژنامەنووسی گیراوین بە فەرمیاتی دێتە وڵاتە ڕۆژنامەنووسی جەنگین چیرۆکەم بۆ یەکێڕاوە لە دووسێ کەس بابەتم بۆی باس کرد هیچ بەد لە دەست منە نییە لێدا ئەڕۆشت سێم کەسیان یەکێک بوو لەو جەماعەتی ئەو سجنە وتی ئێستا دەرگاکە داخی دابێم بە فیشەکە شتێکتان بکوژم لێ پەنجەرەکەمان داخست دواتر زۆر ئەوە بوو ئاگامان لە دەرەوە نییە نازانین چی ڕووەدا چی ئەبێ ئەگەر لاینی فەرمیە بۆ قسەمان لەگەڵا ناکرێت ئەگەر لاینی نافەرمیمانە بە تەمای چین کۆمپیوتەرێکمان پێ بوو زۆر هەوڵماندا دامان گیرسان کۆمپیوتەرەکە بۆی ئینتەرنێتێ بدۆزینەوە شتێک بدۆزینەوە هەرچەمان کریسفادەی نەبوو دواتر کوڕێکمان لەگەڵا بوو ناوی ئەحمەد بوو وتم ئەحمەد وەرە تۆ خۆت بکە بە نەخۆش بابەت بەنە دەرەوە بزانی چییە و دواتر هەوڵی ئەوە بدە بزانم یعنی لە هەر شوێنێک بێ موبایلێک بێنی لەگەڵ خۆت موبایلی کەسێک بێنی و کوردیەکە بیدزی ئیتر ئەحمەد شووە دەرەوە ئەحمەد پێشە بچێت دەرەوە خۆی کرد بە نەخۆش هاوار لە ناو سجن لە دەرگامانەدا کابرایە کات کەسێکی بابەت بۆکو سوکایەتی نەبێ کەسێکی ڕژ درێژ بوو هەستوتی شعتکم تشتانەیە وتمانەوە برادرەمان ئازاری مەعیدەی هەیە و وەزعی زۆر خراپە حەپێکی سەرێشەی پێ بوو ئەحمەد وتی لا وتی ئای مکەبسەل وتی ئەمە مەواد و شتە خەبابەتەکە ئەوە نییە لێ بڕاوە من کاکە مۆزوعەکەەوە نییە چا ئەحمەد کەسێکی متەدەین بوو قورئان خوێنەوانە بوو کاکە قورئانەکەیەتی بابەتەکە پەیوەندی بۆنی ئازاری هەیە زۆری پێ نەچوویتر سێ کەساتن دەرگاکەیان کردەوە وتیان ئێڵە ئەحمەد بۆ مستەشفە ئەحمەدیان برد بۆ مستەیتە من و بڵند چوینە ژێر باڵێەوە على ئەساسی مەش بچینە کاکە بۆ کوێ گەڕێنەوە ئێوە مەشمولیتان هەڵایتر ئەحمەدیان برد و ئێمە گەڕاین ئەوە دانیشتین تقریبان 2-3 ساعتی پێچ و ئەحمەدیان هێنایەوە دوو دەرزیان لێدا بوو ئەحمەد دەرزی ئازاری چی نەبوو ئەوەندە حەپیان بۆی نووسی بوو حەپەکانی تر سێ لە فەشیان بۆی هێنا بوو لەگەڵێ تامە ئازاری مەعیدە و شتی هەیە بێ و لە فۆشتانەوە دەتم ئەحمەد چی بوو مۆزوعەکە وتیان وڵا کاکە بردمانە بۆ مستەشفای خۆیان و شوێنەکە فەرمی نەبووە و ئەم جەماعەتە ینی ئەوە نی لایانی فەرمینی کاکە گوێ لە شتێ بگرین ئەمە هاتوینە هێنراوین بۆ قیادەی عەمەلای تاجورە شوێنەکە فەرمیە بەڵام ئەمانەی کە ئێمان هێناوە بۆ ئێرە گروپێکی نافەرمین ئەنوێ مامەڵی پارە ئەو شتانەمان لەگەڵا بکەن بە پارە بەرمان بدەن
کە کەشفیش بوون ئەڵێن کاکە ناوەمە هێناوێمان بۆ تحقیق لێرە بۆی مۆزوعەکان لەسەر نەکە بالضبط ئاواش دەرچوو. ئیتر ئەو دووسێ کەسێک کە من لە پەنجەرەکە قسەم لەگەڵا کردبوون خەبەرەکان گەیاندەوە بە ئیعلامی لیبی، خەبەرە گەشت بە ئیعلامی لیبی، وەزارەتی داخلی لیبیا کەسێک بوو کە من پەیوەندیمان لەگەڵا هەبوو زۆر هەوڵیدا بوو بۆ شەوی دووەم لەسەر سێم بێ بۆ ئەوێ. شەوی دووەم لەسەر سێم داعش هجوومی کرد بۆ ئەو سجنە. شەڕێکی زۆر بوو تابانیمان نەمانەزانین لە دەرەوە چی ڕوات نەگیرا ئەو شوێنە. دواتر لە شەوی یعنی لە ڕۆژی ئەخیرە کارتۆن هەبوو لەوێ قەڵەمێکی ڕەساسی شەبوو. من بە قەڵەمە ڕەساسەکە لەسەر کارتۆنەکە نامەیەکم نووسی دەرگایان ناکردەوە، نامەیەکم نووسی لەژێر دەرگاکەەوە بانم نرد لە دەرگامدا هاتن نامەکان هەڵکرد. باسیەوە کە کێمە ڕۆژنامە نووسین بە فەرمی هاتووینە و ئەم ئەگەر ئێوە لایەنی حکومین ئەم بابەتە زۆر خراپ لەسەر حکوومەتەکەوێ، ئەگەر لایەنی غێر حکومی شون و مانسە لە دەرەوەی حکوومەتەم کاراکەن بە هەمان شێوە دەرەنجامەکەی خراپە بێ. لە دەرەوەش ئیشی زۆر کرابوو، ئیعلامی عێراقی خەبەرەکەی گواستبووەوە، دواتر تەدەخولاتی حکوومەتی عێراق. پێم وابێ ئەو گروپە گروپی بەشیر بوقرە بوون، ینی گروپێک بوو نزیک بوون لە قاعیدە. دواتر مفاوەزات کرا بۆ ڕۆژی سێم لە پاش عەسر ئێمەیان برد بۆ تحقیق کرا ماڵت لەکوێ بۆ چی هاتووی ئیشت چیە لێرە هەموومان ئەو تحقیقمان لەگەڵا کرا گواسراینەوە بۆ شوێنێکی دیکە. گەشتینە ئەبێ جەماعەتی ئەوان هاتبوون لە ڕیزێک دانیشتم و جەماعەتی حکوومەت شاتبوون لە ڕیزێکی تر دانیشتبوون مفاوەزات و تەسلیم کردن. وتیان ئێمە هیچ ئازارمان نەداون و سێ ڕۆژ لای ئێمە بوونە مۆزوعەکە بۆ تحقیق بردومانن. هێدر حکوومەتی لایەنی حکومی شاریانەت مۆزوعەکە بۆی تێپەڕێ دەستان خۆش سپاسانەکەینەوە وتیان ئێوە کەناڵەکەتان کامێ با تەماشایکەین تەلەفۆن کەم بۆ کەناڵ و کاتە لە 24 بوو ئەوە بوو تەلەفۆنمان کرد بۆ کەناڵ ئازادکران وڵا لەسەر شاشەکە شریتی سەوزە ڕۆژ سوورە چوو نووسرا بوو ئەو گروپەی کوردستان سوپاسکرانەی میلیشیاکان و دەستگیرکرابوون ئازادکران. ئەو مۆزوعەکە گەورەوە بۆ چی بوو؟ وتیان ئەوە چییە نووسراوە میلیشیا؟ وتم ئەوەڵێن ئەو گروپەی کە ڕۆژنامەنووسەکان ئێمەی دەستگیر کردو میلیشان نەبوون بە کوردی نووسراوە. ئیتر وتمەوتانم تەلەفۆنێ بکەم بۆ باوکم وتیان تەلەفۆنم کردەوە بۆ تەلەڤیزۆن چون کاکە و بە پەلانە لابن ئێمە مۆزوعەکە خەریکە حلێ. دواتر ئەو شەوە کە ئازاد کراین سەفارەی تونس و حکوومەتی تونسوانە وتیان با ئەم شەو لای ئێمە بێن هەتا مەسەلەن تیارات و شتیان دیە موعدی تیاران بڕۆن. تر وتم نا ئێمە مادام حکوومەتی لیبیا خوای هاتۆتە سەرقەت و مۆزوعەکەی حل کردووە عیبە بوو ینی سوکایەتیەکە بۆ ئەوان هەرە چینە هوتێل هەبوو شوێنی پارێزرا بوو ئیتر لێوە ماینەوە تا هاتینەوە. وەبزانم لە عەفرینیش بووی جگە لەو لیبیا و وڵاتانەی تریش بە تایبەت وەبزانم کاتی داگیرکاری عەفرین لەوێ نەبوون کاتی داگیرکاری دوای ئەوە چوویان پێشی ئەوە دوای ئەوە چووم لە کاتی بوومە لەرزەکە چیت بینی لە عەفرین بە تایبەت ئەم بابەتی دارزەیتونەکان ئەو کوردانەی کە لەوێ بوون هەر عەفرین لە ڕووی بابەتی نەتەوەیەوە ینی زۆر لە کەرکووکە چێ لەوێ خەڵک ئاستی ینی هەستی نەتەوەهەتی زۆر بەرزە ینی خەڵکە لێرە دەستگای خێرخوازی بارزانی لێرە چوون بۆ ئەوێ واو کارکردنی ئەو خەڵکە ئێمە وەکو ڕۆژنامەنووس هەر ئەکە ئەتبینێ خەڵکی باشووری لێ باوشت پیاکە ماچ ئەکە ینی باوەڕتە بێ و خەڵکانیان نەبین لە دەستگای خێرخوازی بارزانی بۆنیان نەکردنیانوت ینی بۆ بابەتی کوردایەتێکە چونکە لەوێ دابڕاوەن لەوێ داگیرکارێکە زۆر گەورەترە و ژێر دەستەی و جگەلەوە بڕینەوەی ئەو هەموو دارزەیتونانە. وەبزانم لە تورکیاش دەستگیر کراوی وڵاتی تورکیا بەڵێ چۆن بوو دەستگیرکردنەکەت؟ ئەوە عین ئەچووم بۆ لیبیا بۆ جاری تۆ مەچوومە بۆ ئەوێ ینی بە جاری یەکەم و گرتنەکە واز نەینا ئەو کاتە شەڕی پێم وابێ شەڕی هەفتەر بوو هەفتەر و حکوومەت بوو شتێکی ئاوا بوو ئەچووم بۆ بەنغازی لێوە چووینە مەتار وتیان خەڵکیان نەگرت بە مۆبایل و شتەکان مەجموعەیەکیان کۆ کردەوە هەر کەسێ ئەوە هی خۆی من و بڵند ئەچوین
هەردوومانیان دەستگیر کرد. مۆبایلەکان مۆبایل بکەن و مۆبایلمان پێدان. مۆبایلەکانیان بینی زۆر تحقیقیان لەسەر مۆبایلەکەی من کرد. تیان تۆ ڕووماڵت لەگەڵ خەڵکی تیرۆریستا کردووە، تۆ ڕۆژنامە نووسێکی تەعاملت لەگەڵ خەڵکی تیرۆریستایە. مەبەستان چییە؟ و تیان تۆ چوویتە ڕۆژاوا و لەگەڵ یەپەگە و ئەوانە ڕووماڵت کردووە، ئەوە تاوە وێنت لەگەڵ فڵانە تیرۆریستا کردووە، لەگەڵەوە گرتووە، لەگەڵەوە هەموو وێنەکانیان دەرکرد. تا من لەگەڵ خەڵکی سادەی ڕسم گرتووە لەوێ و دو ڕۆژەکانی هیچ ڕسمانیشم بڵاو نەکردووەتەوە، بەس لە مۆبایلەکەمە هەبوو هەمویان کرد. ئیتر زۆر هێنایان و بردیان و تحقیق و ئەوەی کە تحقیقی لەگەڵاکردم کەسێکی کورد بوو لەسەرەوەی بۆ لەگەڵ ئەوانە ڕسمت گرت و بۆ چتەوە ڕووماڵت کردو و مەبەست لە ڕووماڵەکە چی ئەو شتانە خستیانە سجنێکەوە هەر لە مەتار لە ژوورێکیاوا بوو، خەڵکی تری لێبوو، سوودانی لێبوو، بەنگلادێشی لێبوو، کۆمەڵ ئەوانی ترشی لێبوو. تر دنیا تۆزێک ینی زۆر سارد نەبوو، بەس ژوورەکان ئەوەندە سارد کردبوو بۆ تەعزیبی نەفسی، ئەوەندە ساردیان کردبوو هیچ شپیان نەبوو بە خۆتیە بدەی. 2 ڕۆژ 3 ڕۆژ بوو لەوێ عین گیرین، ئەو 2-3 ڕۆژە خواردنیان هێنا لەوێ بۆ سچنەکە، بەس من یەک تیکە نانم نەخوارد لێ جگە لە ئاوەکە. وتیان بۆنان ناخۆیتم لەبەرەوە بەناحەق منتان دەستگیر کردووە، ینی بابەتەکە پەیوەندی بەوە نییە. تر کۆمەڵی لایەن و ئەوانە تەداخولیان کرد، خەڵکی قسەیان لەگەڵ ینی ڕێکخراوی مەدەنی نەک لایەنی سیاسی، قسەیان لەگەڵ والی ئیستانبول کرد بەردرای. قەدەغەی گەشتکردن لە سەرەتای سەرژ لە تورکیا تقریبا کە هاتمەوە خروجەکان لێ نەدا و 5 ساڵێکیشم بۆ دەرچوو بوو، بەس بۆ ئەو بابەتەی ئەفرینە من لەگەڵ دەستگای خێرخوازی بارزانیە چوو و ئێستر نەچوومەتەوە تورکیا. تکە لە تورکیاش ماشەڵڵا وڵاتت زۆر کردووە، چوویتە ئەفغانستان و بۆرماش، بە تایبەت ئەفغانستان لە ئەفغانستان چی سەیرت بینی؟ بە تایبەت ئەوەی کە لە دوورۆ ئێمە دەیبینین زۆر سیر باسی ئەو حکومەی تالیبان لە ئەفغانستان دەکەن. وەزام تۆش هەر لەژێر ئەو کاتی لەژێر حکومی تالیبان وچووی تا ئێستاش هەر لەژێر حکومی تالیبان، بە تایبەت بابەتی بازاڕی ژنان و ئەو بابەتانەی کە لەوێ هەیە. تالیبان کە گەڕایەوە ئەو کات لە ئێرانەوە ڕۆشتم، چوومە هیرات، لە هیرات 3-4 ڕۆژ مامەوە، تەسویرم کرد و لەگەڵ هەندێک لە قیادەکانی تالیبانە قسە و باسمان کرد و لێدوان و تەسویر و شتانە. پەیوەندێکی باش دروست بوو، پەیوەندێکی باش دروست بوو. ڕۆژێکا من لە ئوتێل دانیشت بووم، گوێم لە دەنگی تەقە بوو، گوێم لە دەنگی تەقە بوو لە ئوتێلدا، بەزیمە خوارەوە سەم کرد حەشاماتێکی زۆر گەورە، هەموو خەڵکە ڕژاونەتە سەر جادە. چوارڕێیانێکی لەبوو ناوەکەیم لەسەر خەیاڵ نییە، بەعنی پارکێک بوو، چەوک و گولهایە شتێکی وایە پێم وابێ، لە هەم باخچەیە هەم فلکێکشی لێ لەوێ. ئیتر لەوێ کەسێکیان هێنا بوو قشت بوویان، 4 فیشێکی پێوە نرا بوو، بەکردن هەڵواسرا بوو. ئەو خەڵکە هەمووی ئەهات وێنەیە گرت. طبعا ئەوە یەکەم ئیعدامی داعش بوو پاش 20 ساڵ، ئەنیاوە بەعەلەنی گەڕابوونەوە یەکەم ئیعدام بوو. ئیعدامی داعش یان تالیبان؟ نەنە تالیبان چکە گوت داعش بەڵێ ببووراگەر ئەسایە گوتم هەرزانیاریەکە بە هەڵەدان هەڵ ڕاستە. ئیتر وتمەتوانم تەسویرکەم وتیان بەڵێ، جاو کاتە جگە لە ئیعلامی تالیبان خۆیان هیچ کەسێکی تریان نەبووە، کامیرەیەکیان پێبوو تەسویر شتە ئەوانە کرد، خەڵکی تریش بە مۆبایلێ کرد. من لێ کە ئەجیزە وشتم پێ بوو، بەس خۆم بەتەنیا ڕۆشتم بۆ وزارە بۆ ئەفغانستان، دەستم بە تەسویر کرد و ینی دیمەنەکە زۆر ئەوە بوولام، پێشتر شتیوام نەبینیوە، یاوە خەڵکەڵ بۆ واسرێ و هەر ئەو ڕۆژە 3 کەسی تریان کە ئیعدام کردبوو لە شوێنی جیاوازی هیرات هەڵیان واسی بوو. ئەو ڕووداوە من نامەوێ مبەڕ بۆ شتی وا بێنمەوە بە حیاتی لەگەڵ و شتانەشانی، بەس ئەوە بووە هۆکاری ئەوەی کە زۆر لە ئەفغانستان کۆتایی پێ بێت، بابەتی خەتفە، بابەتی کوشتنی
لا بەلایە بابەتی زۆر شت لە ئەفغانستان کۆتایی پێهات لە دوایەوە ینی تالیبانیش خۆی لە ڕووی ئەعلامەوە زۆر کاری بۆی کرد بۆ ئەوی ئەو خەڵکی دیکە چاوشکێن بزەبت تقریبا ئەو تەرمانە نزیکەی 4 ساعات بە هەڵواسراوی لەناو بازار ڕەمایەوە بۆ ڕووماڵ و شتیش لەوێ ئەگە تەنسیقات و شتە بێ ئەفغانستان کێشەیەکەوتۆنی ئەی شۆڕشی ژینە یەک لۆ شۆڕشانی کە نەتوانی بچی ڕووماڵی بکەی بۆهۆی ئەو باردۆخی کە لە ئێران هەیە بەڵام بەردەوام لە سۆشیال میدیا بڵاوکراوەکانتم دەدیت کە باس لە شۆڕشە دەکرد ڕای تۆ چی بوو دەربارەی و شۆڕشە و حەزت دەکرد بچووبای ڕووماڵت بکرد بە ینی دوو شتە بوو لە ژیانمانی وەکو یەکێکیان وەکو خەون بوو ینی بۆ ڕووماڵکردنی بابەتی داگیرکاری عفرین چونکە من مۆزوعەکەەوە نییە تەناو شتانە بینمانە لە ئەرشیفی منە ئەبێنێتەوە نابێت ئەو ڤیددیۆ فۆتۆ ڕووماڵانە من ئێستا ینی وەکو ئەرشیف لای خۆمە بەڵام لە داهاتوە بێت ئەرشیفینەتەوە یەک چۆن سەر بابەتێک دواتر دێمەوە سەر پرسیاری ئەوە بەداخەوە ئێمە وەکو میدیای کوردی ئەرشیفمان نییە ئێستا بڕۆن دیکۆمنتارێکی باش ینی بە کوالیتیکی باش لەسەر مۆزوعی داعش دروستکەن هەموو میدیای کوردی کۆبکەوە ئەرشیفی هەموو میدیای کوردی کۆبکەوە دیکۆمنتارێکی لێ دەرناچێت نەک لە ڕووی جارە چیرۆکە و لە ڕووی ئەو ڤیددیۆ ئەو ڕەشزانەی کە هەیە نەماوەندە ینی ئەرشیفی زۆر بێسەر و بەرە هەمووی تێکەڵەکرێت ئەخرێتە ئەرشیفەوە دواتر گەڕا کە ئەگەڕێی هیچ دەست ناکەوێت من ئێستا توانم بڵێ مەوەندەی یەک میدیایەکی زۆر گەورەی کوردی ئەرشیفم کۆ کردوێتەوە ئەرشیفی مەسەرەن لە کەرکووکەوە بگرە هەموو ئەو شوێنانەی کە خۆم ڕووماڵم کردو ینی بۆ ئەوە بۆ حەزمەکە ڕووماڵی ئەفرین بکەم چونکە ڕۆژێک دێ چۆن ئێستا بابەتی سەدام حوسێن خەڵکەیە لەناو کووردە ڕەحمەتی بۆ ئەنێرێ چونکە لەبەر ئەو ڤیددیۆیانەی نەبینی و نازان سەدام حوسێن چی کردو دیکۆمنتارێکی زۆر باش نییە لەسەر بابەتی ئەو کردوانی کە سەدام حوسێن کردوێتی ئێمە تا ئێستا شتێکمانی لەسەر مۆزوعی ئەنفال هەڕێک ویستم باسی ئەوە بکەم یانی هەتا ئەنفال و لەسەر هەڵەبجە شتێکمان نییە میدیای کوردی دێ لێرەوە بۆ بەرنمەیەکی تەرفیهی یا نازام هەر بەرنمێکی تری ناوی ئەنەی لە بۆ ئەمریکا 2-3 دەفتەر دلار سەرفەکە بۆ ڕۆژنامەنووسێک کە ئەچێ لەوێ ئیشەکە بەڵام ئامادەنی دەفتەرێک سەرفکە بۆ بابەتی دیکۆمنتاریە کە دواترە بێ بە ئەرشیفی نەتەوەیەک بۆ مۆزوعی ژینایش بۆ هەماش بابەت بوو ینی پێم خۆش بۆ ئەو بابە ئەو ڕووماڵ بکەم بۆی لە ئەرشیفی منە ئەو بابەتانە ئەو بمێنێتەوە ئەرشیفی شۆڕشی ژینای شۆڕشێکە دەستی پێ کردو کۆتایی نەهاتوو ینی کۆتایەکەی بە کۆتایی هاتنی کۆماری ئیسلامی ئێران کۆتایی دێ ئەو شۆڕش هەتا وەبزانم کاتی کوژرانی ڕئیسی ئەوت بڵاو کردبووە کە زۆر دڵخۆشی بە کوژرانی ڕئیسی زۆر ئەو پرسیاریان کردبوو تۆ ڕۆژنامەنووسی چۆن دەبێ دڵخۆشبی بە کوژرانی خەڵک زانی چۆن بۆ نەیاری نەتەوەکەی تۆ دڵخۆش بێ بە شەهیدبوونی کچێک کە لە هەولێر بردومان کراوە منداڵێکە لە هەولێر بردومان کراوە بە بێتاوان شەهید کراوە بۆ تۆ دڵخۆش نەبی بە کوشتنی سەرکردەیەک مەسەرەن کە بەردەوام خەونی ئەوەیە نەتەوەکەی تۆ لە ناوبەرێ دەمەی باسی ئەوەش بکەم کە ئێمەی کوردایی من دەنگ و ئەو دیمەنانی کە بەسەرماندا ڕوودەدا بە تایبەت ئەو چیرۆکانە زۆر بڵند نین یان هەموو گیان نابینن بە تایبەت ئەو بابەتی ئەرشیف کە باست کرد چی پێویستە بیکەین بۆ ئەو شتانە کە ڕووداوەکان دەنگدانەوەی تەواویان هەبێتن بە تایبەت ئەوەی کە نمونە ئێستا ئەو کارساتانی کە لە فەڵەستین ڕوودەدا یاخود لە غەزا خۆت دەیبینی ینی ڕۆژانە هیچ نەبێت دەیان ڤیددیۆ بڵاو دەبنەوە و دەنجیشیان بە تەواوی جیان گەیشتووە هەموو خەڵک دەتوانین ڕووداوەکان ببینێ و هاوسۆزیەکی باشیان بۆ دروست بووە لە ڕێگایەوە بەڵام کورد ئەو هەموو شتەی بەسەر دادێ و لە ڕابردوو بەسەری داهاتوە و هەر بەردەوامە هاوسۆزی بۆ کورد بەو شێوەیە دروست نەبووە بە خەبارەی پێویست بۆی کە بەسەری داهاتوە هەرەوەش پەیوەندی بە ئیعلامی خۆمانەوە هەیە چونکە بابەتەکەەوە کە دروستکرا و دەنگدانەوە گەورەی کە دروستکراوە لەسەر مۆزوعی فەڵەستین
کێ دروستی کردو ئەعلام دروستی کردو خۆ سیاسەت دروستی نەکردووە لایانی مەسەرەن حکوومەتەکانی عەرەب دروستیان نەکردو میدیاکان دروستیان کردو کە میدیا دروستی کردو ئێمەش بێ میدیایەکی ئەوەندە باشمانە بێ بتوانێت قەزیانە دروستکە میدیای ئێمە و حکوومەتی ئێمە و مەسەرەن بەرپرسی ئێمە بیر لەوە کاتەوە بڕات ڕۆژنامەنووسی ببورن هونەرمەندێکی عەرەب بێنێ لە کۆیتەوە یا لە مصرەوە لە سعودیا گۆرانیەک بەسەر کوردستانە بڵێ یعنی ئەوە بە گەورەترین دەستکەوت دانێ تۆ تا ئێستا نەتوانیەوە قەزی نەتەوەکەی خۆت بە نەوەکەی خۆت پیشان بدەی یعنی ئەموو ئازارە و چیرۆکانەمانێ هێشتاکە نەوەکانی خۆمان پێی ئاشنا نین پێ دوایە جیلی نوێ لە بابەتی ئەنفال و هەڵەبجە تێبگاتن ینی پێ دوانیە لەوانەیە جیلەکانی دواتر کە بێن ئەو هەستەی کە ئێستا هەیە بۆ بابەتی ئەنفال و کیمیا باران و ڕابردووی هەمانە کاڵتر دەبێتەوە خۆی جیلی نوێ ئەوانەی کە خەڵکی سادن و جیلی نوێش ئەوانە هەیە کە مەسەرەن کە باوکیان بەرپرسە مەسەرەن کوڕی دەوڵەماند بەرپرس ئەواندا جارێ ئەگەر ئەمە لای خەڵکی ئاسایی کاڵ ببێتەوە بابەتی نەتەوەی و ئەو چیرۆکانە ئاسایە بەڵام لای کوڕە بەرپرسێک ئەمە کاڵە بێتەوە کارەساتەکە لەوەیە کاکوونەرەی چۆنە تا ئێستا نەچیتە فەڵەستین و غەزە بەتایبەت کە تو چووی بۆ بۆرما چووی بۆ زۆر وڵات بەڵام فەڵەستین ڕێگەنی ینی هیچ ئەوەیە ئەگەر ڕێگا هەبووە وەڵاگەر ڕێگا هەبووە چوم ڕێکخراوێکی تورکی هەبوو هەندێک ڕۆژنامە نووس شتی ناونووس کردو بچێ بەس ئەنی من نەمتوانی ئەو سقەیە بکەم لە ڕێگەی تورکیاوە بچم ئەی باباسی تعریبکردنی ناوچە دابڕێنراوەکانی کوردستان بکەین بە تایبەت کەرکووک و پەلکانە و هەندێک شوێنتر لەو دواییانە هەندێک کارت لەسەر ئەو شوێنانە کرد ڕای تۆ چیە دەربارەی تعریبکردن وڵایەوە فیلمێکی دیکۆمنتاریە بەدەستمانەوە حتا ینی چارەسەربوونی ئەو قەزیە ئەو فیلمە ئەڕۆ ینی شتێک نییە مەسەن بڵێم لە مانگی 2 مانگ 3 مانگی تر کۆتایی نایە هەتا بابەت ڕەنگە تا 10 ساڵی تر ینی ئەو بابەتە بزان بەکوێ ئەگە ئەو فیلمە بەردەوامەت چیرۆکەکەشمان چیرۆکێکی کەسێکە کە ئەو بابەتانە ئەگەڕێتەوە پیاوێکی زۆر دڵسۆزی نیشتیمانیە دەستی لە زۆر شتی خۆی هەڵگرتووە لە پێناو پاراستنی خاکەکەی ئەو کەسە حەز ناکەم چمە تەفاسیلی چیرۆکەوە جنسی هۆڵندی هەیە ژیانێکی زۆر باشی هەیە ئەنی توانێت بڕات پێشتر کارگەی جلوبەرگیە بۆ لە هۆڵندا کەسێکی لە ڕووی ئیمکانێتی مادی و زۆر باشە ئەتوانێت هەموو شتێک جێبێڵە ئەتوانێت ئەو عەرز و شتێکە هەیە بیفرۆشێت و بڕوا لە هەر وڵاتێک لێرە لە هەر شوێنێک بێ بە خۆشترین ژیان بۆ خۆی و ماڵ و ناڵەکەی جابین کە بەڵام مەینەتێکی زۆری هەڵبژارد ڕێگایەکی مەینەتی گرتووەتە بەر لە پێناو پاراستنی ئەو خاکێک کە هەیەی کاکوونە لەو جەنگانەی کە بینیوتە لێکەمەوە تا ئەوەی دو هەمین کە بینیوتە تا ئێستا ڕوویداوە چەکت هەڵگرتوێ یاک شتێکەیە کە من لە ژیانی خۆمە هەمیش دوو سێ شتێکە ئینسان عنی ئەوەیە ینی نێبێستینەوە زۆر ڕقاڵی نەدەین دوو سێ شتێکە هەموو کەسێک کۆمەڵی شتیە لە ژیانە شانەزی پێوەکە یەکێک لەوانە کە من تا ئەوەیە تا ئێستا تەقەیەکم نەکردو لە ژیانی خۆم و زۆر هەڵم گرتووە و نەتەقەیشم کردو زۆر جا برادر هەبووە دەمانچە ئاسەرەن ئەوان داوە بەدەستمە تەقەم پێی نەکردو زۆر هەنی لە مەترسیدارترین حاڵەت شابوومە لە کەرکووک شەوە هەبووە کە لە دەرگا درراوە لە سەربانەوە سەیرم کردو بزانم کێیە چەکم دەمانچەم هەڵ نەگرد و چەکیشم نەبووە لە ماڵ و بابەتێکی دیکەشەوەیە کە مەسەلەن ئەوە نزیکەی 18 ساڵە من ئیشی ڕۆژنامەنووسیەکەم تا ئێستا یەک سکاڵایەکی یاسایم لەسەر نییە ئەنی هەر بابەتێک کە دەسم بۆی بردبێ لە ڕۆ قانونیەکەوە تەماشایم کردووە لە ڕۆ کۆمەڵایەتیەکەوە تەماشایم کردووە لە هەموو جانبەکانەوە تەماشام کردووە ئەو کاتە دەسم بۆی بردووە زۆر بابەتی مەترسیداریش هەبووە کە ئیشم لەسەری کردو مەسەلەنێکی لەوانە کە بابەتی قاچاقچێتی بەرپرسانی کورد لەگەڵ داعشە دەستم بۆی برد 3 راپۆرتشم لەسەر کرد لێرە وەزارەتی ناوخۆ ناردی بە شوێنەوە ئەنی زۆر هەوڵیاندا ناوی کێ ئەو فڵانە کەسی تێ و ئەوەی تێ ئەوەی تێنی وەزارەتی گەورە و گرانە و پەیوەندی بۆ نییەکەم ڕۆژنامەنووسێ بێم خەڵکێک
ئەو بکەم تۆمەتبارکەم بڵم فلانە کەس و فلانە کەسی تەیە بەڵام ئەو بەرپرسانت زۆرێک لە بەرپرسانی کورد لەگەڵ داعشە بازرگانیان کرد لە ڕۆژێکا کە پێشمەرگە لە ئەلبوو محەممەد و وەحدە و ببوورە لە وەحدە و سەعد و خالد لەو ڕۆژەیە کە ئەوێ لەوێ پێشمەرگە شەهیدە بوو بەرپرسی کوردە بوو لەگەڵ داعشە مامەڵەی نەوتیە کرد نەوتیە هێنا نەوتیە کرد. کاریگەرترین دیمەن کە بینی بێتت لە تەواوی ئەو ڕووداوانەی کە ڕوویاندا بە دیاری کراوی؟ وەڵایەوەی کەرکووک زۆر ناخۆش بوو ینی ئەو ڕووداوەکانی ئۆکتۆبەر ڕووداوەکانی ئۆکتۆبەر بە تایبەتیەوەی شوانە و باوکی و مامی جا شتێکی ترشمە بوو لە بیرم چوو بڵم ئێمە و سێ کەسێک کە گواستمانەوە لەوێ دواتر لە بیرمان چوو کەسێکی تر بە تەمەن لە ناو ئۆتۆمبیلەکە بوو دواتر شوانەوان باسییان کرد نەیتوانی بوو دابەزی لە ناو ئۆتۆمبیلەکە سوتا بوو. تا ئێستا مستەفید بووی لە حیزب؟ نا ئەزانی بۆ مستەفید نەبوومە لە بەرۆ نەچوومەتەوە پێشەوە ینی داوای هیچم نەکردووە گلەیشم نەکردووە بەرپرس یارمەتی بۆ بابەتی یارمەتی تا ئێستا 4 جار یارمەتیم وەرگرتووە یارمەتیەکەش چۆن بووە چارێکیان لە پەرلەمانتارێک 200,000 وەرگرتووە ئەویش بۆ پێشمەرگەیەک بوو لە سنووری داقوق لە ئەلبوو محەممەد ڕۆژێکیان بینی میوتی وڵایەوە مانگێکەدا نەبەزی و 1 دینارشم پێنێ بگەڕێمەوە ماڵەوە زام هاوکاریەکم بکە ئەوە یەکم بکە وڵای مە کاتە هیچم پێ نەبوو پارەشت ینی کە ڕۆشتم بۆ ئیش ینی ئینسان هەموو جارێ ئەوە نیە پارەت لە گیرفانە بێ وتم بەس بۆت دێنم هەیتر ئەو پەرلەمانتارە ڕووماڵی شتێکمان کرد ینی قەتەوە من نەچمەتەوە حاڵەتەوە زەرفێکی داناوتی ئەوە ینی عەزیەت و شتەکەتان کە زەرفەکەم وەرگرت یەکسەر بۆ ئەوەرم کرد 3 جاری تر لە 3 بەرپرسی ترم وەرگرتووە جارێکیان 250 جارێکیان 300,000 جارێکی تریان 200,000 ئێستا هەم ناوی بەرپرسەکانم لایە بەناو هەم ناوی ئەو کەسانش کە پارەکەم پێداون بۆ ئاوارەکانی خورماتوو بوو ئەوانی کە لە دوای 16 ئۆکتۆبەر ئاوارە بوون لەژێر ئەو خێوە توشتانێ ئیتر لە هەموو ژیانمە دینارم لە یەک کەسێک وەرنەگرتووە تەنانەت یعنی کە لە زەمەنی گەنجێتیشمە پارەم لە باوکم وەرە ناگرت باوکم هەموو جارێک کە پارەی پێدام مەسەلەن جلوشتەکانم بە هەڵواسراوی ئەوە بوو ئەچوو ئەیخسە ناو جلەکان. بابەتێکی تر لە کاکوونەر زۆر هەستی پێدەکرێ بابەتی ئەو هەموو میدیا گۆڕینە لەمەوە بۆ ئەو لەمەوە بۆ ئەو گەڕانەوە بۆ ئەو چوونەوە بۆ ئەو زیاتر هۆکارەکەی بۆچیان بۆ زۆر کێشە لەگەڵ میدیاکان کێشم لەگەڵ میدیایانە بۆ هیچ میدیا لە ڕووی ئیداریەوە کێشەتا بووە کێشم لەگەڵ ئیداریشە لەگەڵ بەرپرسی میدیاکانە ینی من لە کێنێن بوومە چوومەتە ڕوودا و چوومەتە 24 تا ئێستا 3 کەناڵم کردووە تێگەی عەقڵیەتی بەرپرسی کوردی لەو ئاستەیە کە پێی وایە تۆ هەموو ژیانی خۆتە خەیتە مەترسیەوە ماڵ و مناڵ و هەموو شتێک دواتر کە سەری مانگ موچەکەت دێ پێی وایە ئەو موچە لە گیرفانی ئەو دەرەچێ بەشێک لەو بەڕێوەبەرانە هەن سوکایەتی بە ڕۆژنامەنووسەکە ڕۆژنامەنووس هەبووە مدیری تەلەڤیزۆن هەبووە تفی کردوتە ناو چاوی ڕۆژنامەنووسە ئێمە سوکایەتی کردنە بە کەرامەتی ڕۆژنامەنووس ئەو جا ئێستاش وەرە قسەی لەگەڵا بکە باسی ینی لە ماوەی ساعاتێکە کتێبێکە بۆ نووسێ لەسەر بابەتی سەحافە و ئازادی سەحافە و کەرامەتی ڕۆژنامەنووسەوە ئێستا بینی بۆچی مەسەلەن ڕێگریەکی زۆر هەیە بۆ خەڵکی باش دەرناکەوێت بابەتەکەەوە تا و بەرپرسی میدیایانە ئیشێکیان کردووە خەڵکییانەوە لە قاڵبی بدەن خۆیان هەر پێشەوەی کە کەسێک وەرەگرن قاڵبێکیانە بێت لەو قاڵبە بدری لەو قاڵبە درای لەو قاڵبە نەدرای چاو تا 2000 بزانم کەوازت تێنا لەو میدیای پێیان گوتووی بۆ واز دەێنی منداڵت هەیە بژێوی ژیان چۆن پەیدا دەکەی وەگەوەی کە نەتوانی خۆت بشێنی بزەبەت ئەوەیە کە من باسم کرد یعنی بیر لەوە ئەکەنەوە پیان وایە ئەگەر لای ئەوان ئیش نەکەی لەو میدیایانە نەبی ئیتر تۆ نانێکت نییە بیخۆی. لە ساڵیادی ڕۆژنامەنووسانی ڕۆژنامەگەری کوردی بووە زانم ئەوت بڵاو کردبوو کە پێت شەرمە بڵێ ڕۆژنامەنووسم بۆی ئەو ڕۆژنامەنووسانی ئێستا کە دیارکەوتن یان لە میدیاکان زیاتر گرنگی بە تیکتۆچیەکان دەدریانەوانی کە ئێستا زۆر باوە زای چۆن
بۆ من هەڵێم ینی ئەوە شەرەگەڕێمەوە ئەوە من نەبێتەوەی کە من زۆر کێشەی هەمیشە کێشەم دروست کردو لەگەڵ مدیر و ئەوانەیە بەس ڕۆژنامە نووسە بۆ ئەوانەی کە خۆیانە دروستیان کردووە هاش نییە خەڵاتیان بۆی کڕیوە لە دەرەوەی وڵات بە 2 دەفتەر دۆلار دواتر هێناوێن گەورەیان کردووە ئەمە ڕۆژنامە نووسێکی ئەوەی کردو ئەوەی کردو ئەوەی کردو ئەوەی کردو 2 دەفتەر دۆلار لە پێناو چی مەسەلەن بدرێ بە خەڵاتێک هەیە ئێستا و خەڵاتانی کە لە جیهانە هەیە زۆربەی زۆریە کردرێ ینی بابەتەکە ئەوەیە ئەوای لێ هاتووە کە ئەو کەسە دێ ڕۆژنامە نووسێک کە ڕەنگە لە ئەلفوبێ ڕۆژنامە نووسی سەر دەرنەکە مدیری تەلەڤیزۆنەکە خەڵاتێکی بۆ ئەکردرێ ئەیکا بەوە جێ بەسەرتەوە بێت تۆ نابێ ینی تۆ ئەچ تەقاڵبی ئەوە لەگەڵەوە ئیشەکی بابەتەکە ئەوەیە مەسەلەن تۆ زۆر جار ڕەنگە شەرم لە خۆت بکەی بڵێ من ڕۆژنامە نووسم ئەی قسەتیە دەربارەی ئەو هەموو هەڵای ئێستا لە سۆشیال میدیا بە تایبەت دروست بووە بابەتی تیکتۆکسیەکان لە 2-3 شوێن بینیم کە ڕەخنە دگرتەوە لای من تا ئێستا لەوانەیە 6 جار بۆ 7 جار ئەکاونتی تیکتۆکم دانابێتەوەتر سڕیمەتەوە بابەتەکەوەتانە ئەنی ئەچیتە ئەوێ شوێنێکی ئامن نییە نەبۆ تۆ نەبۆ منداڵ و ماڵ و مناڵت نەبووی ینی هیچ ئەوەیەک بەس فەیسبووکم پێ باشترە پێدوانیە کێشە لە جۆری پلاتفۆرمەکە نییە کێشە لەو کەسانەیە کە بەکاری دێنن بەگشتی وەڵی ئەکیت شتێکی تریشە بوو ئێستا ئەلاساس خەڵکێک زۆر ڕخنەی لە تیکتۆکەیە ئەسان لە عێراق لە کوردستانە قسە لەسەرەوە کرا بۆەوەی مەسەرەن ڕێوشوێنە بگیرێتە بەر بلۆگ بکرێ شتێک بێ کۆنتترۆل بکرێ لا خرنگاوە دەرکەوت حکوومەتی هەرێمیش بوو بە خاوەنی ئەکاونتی خۆی لە تیکتۆک هایتر نازانی بڵێ چی بەڵام من دایمەن پێم وایە ینی دەکرێت کەسایەتیە باشەکان لە ڕووی ئیداری حکومیەوە باوازی لێبینیان لە ڕووی میدیایەوە کەسایەتی باشەکان دەتوان ئەوانیش بچنە ناو تیکتۆک و شتی باش لە تیکتۆک نیشان بدەن شوێنی ئەو کەسە خراپانە بگرنەوە لە کۆتاییشدا کۆمەڵگە بڕیار دەدا لە نێوان باش شتی باش لە تیکتۆک ناڕۆ شتی باش لە تیکتۆک ناڕۆ بەس دەبێت شتەکە خراپە مەسەرەن ئاستی خۆت ئەوەندە دابەزێنی کە بتوانی بڕۆی لەوێ دوای ماوەیەکی زۆر دوورکەوتنەوە خۆشحاڵ بووین کاک و نەرکە میوانداریەکەت قبول کردین بە هیوای ئەوەی کە تاوی پۆدکاستەکەت بەدڵ بوو بێ سپاس دەکەم 2020 بۆ ئێستاوە بۆ 5 ساڵە نزیکەی دەرنەکەوتمەوە لە هیچ میدیای و زۆر جارێش هەوڵ درراوە بەس پێم خۆش نەبووە هەتا تەنانەت کە پەیوەندیم پێوە کردی تۆزێک هەستیەوە بۆ دروستبێ کە قبول نەکەی تۆزێ متارەدد بووم لەسەرەوە بەس ئیتر هەندێک بابەتەیە مەسەرەن دوای 4 ساڵ خەڵکێ زۆرە پرسیە بۆ نایێتەوە پێشاشەوە بۆ ئیش ناکەیت و بۆ ئەو ینی ئێستا خۆم بۆ شێوێ زۆر مرتاحم سان سەر ینی سەر بەخۆیانە ئیشەکەی کەس نییە دەست بێنە بەڕێکە ڕەنگە هەندی ڕێک نەکەندێ زۆرش ڕێگریە ڕێگریەکان زۆر زۆرە من بۆ ئیشەکەی خۆم کە تۆ بەسەر بەخۆ ئیشەکەی دایمەنە بێ سەر جهاتێکی ئەوەتە هەبێ کۆمپانیایەکەم دروست کردووە کۆمپانیاکە بۆ ئەوی ئیشی فەرمی و ئەوانم بڕابڕێەوە ڕێگری زۆر هەبووە لەسەر ئەو بابەتی کۆمپانیام زەریبەت لێوەرە گیرێ بەڵام موافقەت پێ ناترێ بۆ ئیشش دووبارە بەخێراتی زۆر خۆشحاڵم سپاس